سڵاوتان لێبێ ئازیزانم، ئێوارەتان باش، هیوادارم تەندروست باش بن. بە پرۆگرامێکی نوێ هاتینەوەلاتان، ئەنجا باسی بابەتێکی گرنگتان بۆکەین ئەمڕۆژ. باس لە بارچوونی پێشوەختەکەین بەگشتی. ئەنجا کۆمەڵێک هەواڵ و شتی ناوخۆیمان بۆ ئامادە کردوون، کۆمەڵێک ئامارمان بۆ ئامادە کردوون، راپۆرتمان بۆ ئامادە کردوون. لەگەڵمانە بن ئەمڕۆ لەگەڵ ڕاسانە پرۆگرامێکی زۆر جوانتان پێشکەشەکەین. سڵاو لێبێ ڕاسان. سڵاو لێبێ لیندا، تەندروستی باشە شکر. زۆر سپاس. هەموو شتێ باشە؟ هەموو شتێ باش. یەخوا باشبی. سڵاوتان لەبێ خۆشەویستانم، هیوادارم ئێوەش هەموو لایەکتان زۆر دڵخۆش و تەندروست باش بن. ئەم ئێوارەیە لەگەڵ هاوکارم لیندا گەڕاینەوە بۆ خزمەت ماڵەکانتان و هیوادارین ببینەوە میوانێکی ڕۆحسێکی ماڵەکانتان و بتوانین دووبارە کۆمەڵە زانیاری بێنینە خزمەتی ماڵەکانتانەوە. وەک هاوکارم لیندا ئاماژەی پێیە لە ئەمڕۆیە کۆمەڵێ بڕگە و بابەتی زۆر تایبەتمان بۆ ئامادەکردوون و بابەتی سەرەکیشمان بریتیە لە بارچوونی منداڵ لە کاتێکا کە خانمێک لە کاتی دووجانیە و هێشتا منداڵەکە لەدایک نەبووە. ڕدڵیایەوە بە ورد و درشتی لەسەر ئەوە ئەڕۆین و پزیشکی پسپۆریشمان لەگەڵایە. بەڵام پێش ئەوە ئامارەکانمان لە لیندا ئەگەر باسێکمان لە ئامارەکان بۆ بکەیت و پێمان بڵێم ئامارانە چین. باشە، بابەسێکی ئامارەکان بکەین، بزانین ئامارەکان چیمان پێڵێن. ئامارەکان سەبارەت بەوەیە کە چەند کەس لە 6 مانگی ڕابردووە سەردانی نەخۆشخانەی کردووە. ئەنجا ئەمڕۆ بەوردی پێتانەڵین کە چەند کەس و بۆچی سەردانی نەخۆشخانەکانیان کردووە. ئەگەر سەرێکی گرافیکەکە بکەین، بەڵام من لەسەر ئایپادەکە پێتانەڵێم. ئەنجا سەردان بۆ نەخۆشخانەکان بەگشتی ئەگەر باسی سەردان بکەین 143625 کەس سەردانی کردووە و ئەمەش ئاماری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیە کە لە بەردەستی منایە. ئەنجا 6337 کەس سەردان بۆ بنکە و مەڵبەندە تەندروستیەکانی کردووە. جیالەوە 1352 کەس سەردانی کردووە بۆ بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکان، واتە شتێکی لە ناکاو ڕوویداوە و بۆ بەشی فریاکەوتن ڕۆشتووە. جیالەوە 124410 کەس لە نەخۆشخانە ماوەتەوە، واتە وەکو نەخۆشی خەوێنرا و هەژمار کراوە کە ئەمەش ڕێژەیەکی بەرزە، بەڵام ئەتوانین بڵین کە ڕێژەی بەدەمەوە چوون بۆ نەخۆشەکان باشە لەبەرەوەی توانیوێتی ئەم ڕێژە بەرزە لە خۆی بگرێت لە 6 مانگی ڕابردووە. ڕاست بەدڵنیەوە جالیندا دەستی ماندوو نەناسی و ماندوو نەبوونی پزیشکان و کارمەندانی تەندروستی ئەگوشین کە لێرەیە ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە کە لێرەیە دەرەکەوێت کە چەند بە ماندوو نەناسی بەردەوام بوون لەوەی کە پێشوازی لە چارەخواز و نەخۆشەکان بکەن کە کاتە سەردانی نەخۆشخانەکانەکان. ئەم ئامارەمان تایبەت بوو بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و تایبەت بوو بە 6 مانگی ڕابردوو لە یەکی ساڵی تازەوە کە لە 2026ەوە سەرەتای ساڵی 2026 دەستمان پێ کردووە تا 36. ئەمە ئامارەکان بوو کە لیندا بۆی باسکردین. تا دەست خۆش بە لیندا بەدڵنیایەوە گرنگە کە تا ئێستا بزانین چەند نەخۆش بوو و بە خۆشحاڵیەوە ڕێژەی نەخۆش کە خەوێنرا و لە نەخۆشخانەکەتان ماوەتەوە ڕێژەیەکی باشیش و بەرزتریش بۆتەوە. ڕاستە بێگومان دەست خۆش ڕاستن. ئەنجا ئەچین بۆ لای دکتۆر بنار کە یاداشنامەیەک لە نێوان منداڵپارێزی کوردستان ببوورە، دکتۆر نییە، یاداشنامەیەک لە نێوان منداڵپارێزی کوردستان و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین واژۆ کراوە. ئەم واژۆکردنە بۆچی بووە؟ بۆ کردنەوەی یەکەمین یەکەی نەبەکان بووە لە سنووری دەڤەری ڕاپەڕین، واتە پێشتر یەکەی نەبەکان نەبووە، بەڵام دیارە لە سنووری دەڤەری ڕاپەڕین یەکەی نەبەکان کراوەتەوە. ئەنجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین، بنار محەممەدمان لەگەڵا بەڕێوەبەری بەرنامەی تەندروستی لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان. سڵاو لێبێ بنارخان. هەر بژی سپاس دەکەم. بنارخان، بەشی نەبەکام چییە؟ سەرەتا دەستخۆشیتان لێکم. یەکەی نەبەکام واتە بەشی چاودێریتری منداڵانی نەبەکام لەناو خەڵکا بە شێوەیەکی گشتی بە مڕەکەزە ناسراوە ICU پێ ئەوتێ، بەڵام ئەم بەشە تایبەتە بە مناڵانی تازە لەدایک بوو، بۆیە ئەو ناوی هەیە پێوتێ بەشی نەبەکام واتە چاودێریتری مناڵانی نەبەکام. زۆر چاکە. منارخان، ئەم یەکێ لە چی پێک دێت و ئەو خزمەت گوزاریانە چین کە تێیدا پێشکەش بە چارەخوازانەکرێت؟ یەکەکە ئەم یەکەیە پێویستە بەشێکی تایبەتمەندی تەندروستیە کە پێویستە لە هەموو نەخۆشخانەیەکدا کە من پرۆسەی مناڵبوونی تێدا ئەنجام دەدرێت، مناڵبوونی سروشتی بێ یاخود بە نەشتەرگەری بێ، پێویستە ئەم بەشەی تێدا بێ. ئەم بەشە لە چەند بەشێکی بچووکتر پێکە تایبەت بە چاودێری مناڵانە و
هەر بەشێکیان بڵین تایبەتە بە زۆرێک لە چاودێری کە تایبەتە بە زۆرێک لە ئەو کێش کە لە مناڵەکەیە بەدی ئەکرێ هەموو ئەو مناڵانەی کە دێ لە دنیاوە پێویست دەکا بە شێوەیەکی کاتی بێ یاخود بۆ ماوەیەکی درێژ بێ لەم بەشەیە بمێننەوە بۆ سەرەتا بۆ شکنینێکی سەرەتایی بۆ ئەم مناڵانە ئەکرێ بۆ ئەوەی بزانێ هیچ کێشەیەکی تەندروستیان هەیە یان نیانە ئەگەر بێت و مناڵەکە بە شێوەیەکی گشتی تەندروستی جوتیل بێت لە ماوەیەکی کەمدا بادەستی خێزانەکانەکەێتەوە بەڵام ئەو مناڵانێک کە کێشەیەکی تەندروستیان هەیە یاخود پێش وادی لە دایکبوونی دروشتی خۆیان هاتوونەتە دنیا و پێویستیان بە چاودێریەکی گشتی سرتری زیاتر هەیە پێویستە لە بەشەکە بمێن. باڵێ دەست خۆش چۆن بڕیاردرا ئەو بەشە لە دەڤەری ڕاپەڕین بکرێتەوە و پرۆژەکە چەندێک کاتی ئەوێت تاوەکو تەواو ئەبێت؟ ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێز و بە تایبەتی بەرنامەی تەندروستی یەکێک لە ئامانجە سەرەکیەکانمان لە کاتی کارکردنمانە لە مەودای ئیشکردنمانە بەهێزکردنی کەرتی تەندروستی گشتیە و لە ڕێگەی پڕکردنەوەی ئەو بۆشایانی لە ناو کەرتی گشتیا هەستی پێ ئەکرێ یا دروست ئەبێ یاخود هەر خۆی بوونی هەیە لە ناو بینەکە. پاش ئەوەی کە لە ساڵانە ئێمە بە دوواداچوونەکەین بۆ ئەو کێشانە کە لە هەرێمی کوردستانە و لە مەودای کارکردنی ڕێکخراوەکەمانە بەدی ئەکرێ بۆمان دەرکە و ڕێژەیەکی زۆری مناڵ لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕەوانی شاری سلێمانی ئەکرێ بۆ چارەسەر و بۆمانەوەی لە بەشینەبەکان لە نەخۆشخانەکانی و مناڵان و مناڵبوون لە شاری سلێمانی بۆمان دەرکەوت کە لە دەڤەری ڕاپەڕین کە دەڤەرێکی گەورەی و سری دانیشتوان تێدا زۆرە و زیاتر لە 400,000 هەیە ئەم دەڤەرە هەتاوەکو ئێستا هیچ یەکەیەکی تایبەتمەندی مۆدێرنی تایبەت بە چاودێری سڕی مناڵانی تازە لە دایکبوون لە هیچ نەخۆشخانەیەکی گشتیدانیە. ئەمە وای کرد مناڵپارێز بڕیاری ئەوە با کار لەسەر ئەم پرۆژەیە بکات. باش منارخان چێن ئەو کەسانەی کە هاوکاریان هەبووە و دەستیان هەبووە لە کردنەوەی و لە واژۆکردنی ئەم ڕێکەوتنە و بەدڵنیایشەوە لە کردنەوەی ئەم یەکەیە؟ خۆتان نزانم ئیشکردن لە بواری ڕێکخراوەییدا هەرچەنە یعنی تۆ بتوانانی ئەم ئیشە بکەیت ئیلا پێویستە باسی چەند لایەنێکەیە کە هاوکارە بێت پێویستمان بە کۆمەڵێک کەسێ بۆ ئەوەی تینێک دروستکەین لە هەر بوارێکا کەمانی ئیشی لەسەر بکەین لە تایب بەم ئێمە تیمێکی فرەڕاهەندمان هەبوو ئەم تیمە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی دەڤەری ڕاپەڕین هاوکارمان بوون هەر لە مدیری هەر لە بەڕێوەبەری گشتی تەندروستی لەگەڵ بەشی یاسایان بەشی هەندەستەیان هاوکارمان بوون پزیشکان بە تایبەت ئەندازیاران بەشی یاسایان ئەمانە لەگەڵ ڕێکخراون و دەوڵەتەکان بە تایبەت ڕێکخراوی LDS ئەمریکی هاوکاریکی زۆری ئێمەیان کردووە لە بەجێگەیاندنی ئەم پرۆژەیە هەر یەکە و لە لای خۆیەوە لەو بواری کە تایبەت بەندە پێوەی هاوکارمان بوون بۆ ئەوەی ئەم پرۆژەیە بکەوێتە سەرپێ. باڵێ دەست خۆش ئەگەر پێشووتر منداڵێک پێویستی بەم یەکەیە بوو بێت چی بۆ کراوە چۆن چارەسەری بۆ کراوە؟ ئەم یەکەیە لەبەر هەستیاری بەشەکەی نەبوونی بەشەکەی کێشەیەکی گەورەی لەو دەبەرەیە لە پێشووترە هەت مناڵێک پێویستی بەم یەکەیە بوو بێ کە هەموو مناڵێک بە شێوەیەکی گشتی پێویستی پێێتی بە تایبەتیش ئەو مناڵانی کە کێشەیەکی تەندروستیان هەیە ڕەوانەی یەکێک لە نەخۆشخانە تایبەتیەکان کراون کە ئەمە تێچێک و بازرگانێکی زۆری دروستە کرد بۆ خێزانەکان یاخود ڕەوانی نەخۆشخانە گشتیەکانەکان لە شاری سلێمانی کە ڕێگایەکی دووری پێویستی بە ڕێگایەکی دوور ببڕن زیاتر لە دوو کاتژمێر ئەم مناڵە بە تەندروستیەکی خراپەوە تا ئەگەیشتە شاری سلێمانی هەنێجار کێشەی ڕێگاوبان دروستە بۆ هەنێجار مناڵەکان گیانیان لە دەستەیە بەم شێوەیە چارەسەری کێشەکە کرابوو هەتاوەکو ئەو کاتی کە ئێمەش یەکەکە ڕادەستەکەین و تەسلیمەکەی هەر بەم شێوەیە کێشەکە چارەسەرەکرێت. باشە منارخان ئەگە بکرێت باسێکی یادداشتنامەکەمان بۆ بکەی کە لە نێوان ڕێکخراوی منداڵپارێز و بەڕێوەبەرایەتی تەندروستی ڕاپەڕین واژۆکراوە باسێکمان لەوە بۆ بکەی کە لە نێوان یادداشتنامەکەدا باز لە چی کرا و لە چی پێک دێت؟ خۆتان نزانین یادداشتنامە بەبەست لە یادداشتنامە ڕوونکردنەوەی ئەو ئەرک و بەرپرسیارەتانەی کە لە نێوان ئەو لایەنانەی کە بەرپرسن لە بەجێگەیاندنی هەر پرۆژێکە بخێتەڕ و لەناو بڵێن یادداشتنامەکە ئەرک و بەرپرسیارەتەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەبووە هاوبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ڕوون کراوەتەوە ئەوەی پێیوەست بۆ بە لایەنی ئێمەوە پاش ئەوەی کە بڵێن بەڕێوەبەرایەتی
بۆ کردینەوە خۆشخان مناڵان و مناڵبوونی شاری ڕانیەیە ئەم یەکەیە دروست بکەین ئێمە هەڵەستین بە دروستکردنی ئەم یەکەیە لە سێ قۆناغات یعنی ئەم بینانە ڕوون کراوەتەوە لە ناو یادداشتنامەکەی ئەم خاڵانە پێویستە ئێمە ئەم یەکەیە لە ماوەی 3 ساڵە بە تەواوەتی کۆتایی بێنین بە ئیشەکەمان لە ساڵی یەکەما دروستکردنی بنیادنانی یەکەکەیە هەروەها کردنەوە بەشەکەی بە هەموو ئامێ تێداویستیانی کە لە بەشەکەی پێویستن پاشان پاش تاواکردنی بەشەکە ئاهێنانکردن و بەرزکردنەوە توان زانستی هەموو ئەو کارمەندانەیە کە لەو بەشەیە کارەکەن و بۆ ماوەی 2 ساڵ ڕێکخراوی ناوپارێزی کوردستان بە هاوکاری ڕێکخراوی LDS ئەمریکی چاودێری چڕی ئەو بەشە ئەکا بۆ بزانێت کە ئەم بەشە لەتوانای چەنە و لاوازی بەهێزەکانی بناسێتەوە ئەمە ئەو خاڵانە بوون کە لە یادداشتنامەکەیە وەکو ئەرکی ڕێکخراوی ناوپارێز کاری کرابوو هەروەها چەند ئەرکێکیش لەسەر بەڕێوەبەرایەتی دانراوە کە پێویستە ئەرکەمان بۆ دابین کا پێویستە کارمەندی بۆ دابین کە سپەڕێخەوە یعنی توانای دابینکردنی کارمەندەکانی نییە و ئەرکان ئەوان دانراوە. دەست خۆش بێت دەست خۆش بێ بنارخان زۆر سپاس بە هیوای ئەوەی کە بەردەوام بن و زۆر سپاس بۆ بەڕێستان و زۆر سپاسیش بۆ ڕێکخراوی منداڵپارێزی و لە هەمان کات چاو بەڕێوەبەرایەتی تەندروستی ڕاپەڕین کە بە هەماهەنگی و بەیەکەوە و لەگەڵ ڕێکخراوی LDSەوە کە هەڵساون بەکردنەوە و بە واژووکردنەوەی ئەم یادداشتنامەیە بۆ کردنەوەی یەکەیەکی نەبەکامی تازە لە دەواازەی ڕاپەڕین کە بە دڵنیاییەوە گرنگی خۆی هەیە لێرەیە دووبارە زۆر سپاس بۆ بنارخان زۆر سپاس بۆ ئێوەش. بەڕاستی مای دڵخۆشیە کە بەم شێوەیە گرنگی بدرێت بە لایانی تەندروستی بێگومان لە هەر شوێنێک بێت جا بەتایبەت لە دەواازەی ڕاپەڕین کە پێشتر ئەو بەشیان نەبووە بۆ بێگومان زۆریش پێویستە چونکە زۆر جار هەیە پێویستەکە کە مناڵەکە لە بەشی نەبەکەمە دابدرێت بەڕاستی ناڕەحەتیە هەموو جارە مناڵێک لێ بێنی بۆ سلێمانی و چارەسەری بۆ بکرێت لە کاتێکە ئەوێ دەڤەرێکی گەورەیە و ئەتواندرێت بۆی دابین بکرێت ئەو هەواڵێکی زۆر دڵخۆش بوو زۆر سپاس بۆ بنارخان دووبارە. دەست خۆش بێت و دووبارە دەستخۆشیمان هەیە بۆ ئەوان بەدڵنیەوە لیندا هەروەکو بنار محەممەد خۆی ئاماژەی پێەیە ئەو کاتە پێشووتر منداڵان لە دەواازەی ڕاپەڕینەوە ڕەوانەی سلێمانی یەکران کە ئەگەری هەیە خوانەخواسە لە ڕێگا چەند کێشەیەکیان بۆ دروست بێت و درەنگ بگەنە کاتی نەخۆشخانەی پێویست بەخۆی جا بەدڵنیەوە ئەمە مای خۆشحاڵیە و هیوادارین بە زووترین کات پەیڕەوی یادداشتنامەکە بکرێت و هەموو شتێ بە باشی وەکو خۆی بڕوا جا لیندا هەر لە هەواڵێکی خۆشەوە ئەچین بۆ یەکێکی تر لە هەواڵە خۆشەکان کە لە هەواڵێکی جیهانیە کە پزیشکێکی کورد بە ناوی دکتۆر ڕۆنی بەهامای کە یەکێک لە خەڵاتێکی گەورەی وەرگرتووە کە تایە ناوی لە پزیشکەکانی جیهانە هەیە لە ئێستا و ئەم پزیشکە لە وڵاتی رووسیا ئەژی و لە شاری مۆسکۆیە کە خەڵاتێکی گەورە و تایبەتی بەدەستێناوە کە لە ئێستا ناوی لە ناوی یەکێک لە پزیشکە جیهانەکانی جیهانە هەیە. جا هاوکارانم راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر دکتۆر ڕۆنی بەهامای کە بزانین ئەم خەڵاتەی وەریگرتووە لەسەر چیە و داهێنانەکەشی لەسەر چییە بابەیەکەوە بینەری ئەم راپۆرتە بین فەرمونون. دکتۆر ڕۆنی بەهامای کوردێک لە ئاستی پزیشکانی جیهاندا. لە کاتێکدا زانستی پزیشکی هەموو ڕۆژێک هەنگاوێکی نوێ بەرەو پێش دەچێت ناوی پزیشکێکی کورد لە نێوان ئەو کەسانەدا دەدرەوشێتەوە کە بە توێژینەوە و داهێنانەکانیان هیوای ژیانێکی تەندروست بۆ چارەخوازان دەجێڕنەوە. دکتۆر ڕۆنی بەهاما یەکێکە لەو پزیشکانی کە بەهۆی توانای زانستی و بەشداری کاریگەری لە بواری نەشتەرگەری مێشک و دەمار توانیوێتی شوێنێکی تایبەت لە ناو ناوەندە پزیشکیە پێشکەوتەکانی رووسیا بەدەست بێنێت. دکتۆر ڕۆنی کە پزیشکێکی کوردە و لە شاری مۆسکۆ کار دەکات لە ساڵی 2026 دەستکەوتێکی مێژووی تۆمار کرد. لەگەڵ تیمە پزیشکەکەی توانیان خەڵاتی بانگەواز بەدەست بێنن کە یەکێکە لە بەرزترین خەڵاتە پزیشکەکانی فیدراسیۆنی رووسیا. ئەم خەڵاتە هەموو ساڵێک تەنها بۆ پزیشکانە دەدرێت کە گۆڕانکاریەکی گەورە لە ژیانی چارەخوازاندا دروست دەکەن. هۆکاری سەرەکی ئەم سەرکەوتنە بەشداری دکتۆر ڕۆنی بوو لە پەرەپێدانی چارەسەرێکی بۆ ماوەی بۆ منداڵانی توشبوو بە نەخۆشیەکی دەگمەنی مێشک بە ناوی کەمی AADC. ئەم نەخۆشیە دەبێتە هۆی کێشەی گەشە و لاوازی جوڵە و کێشەی قسەکردن و ژمارەیەک ئاڵۆزی دیکە. تاماوەیەکی زۆریش چارەسەرێکی کاریگەر بۆ ئەم حاڵەتە نەدۆزرابەوە.
تیمە پزیشکەکە بە بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ و نەشتەرگەریەکی زۆر ورد توانیان مادەی بۆ ماوەی تەندروست بگەێنە ناو ئەو بەشەی مێشک کە بەرپرسی دروستکردنی مادە گرنگە دەماریەکانە. ئەم هەنگاوە زانستیە بووە هۆی ئەوەی کە ژمارەیەک منداڵ دوای چارەسەرەکە گەشەی باشتر و جوڵەی ئاساییتر و بەرەو پێشچوونی بەرچاویان تێدا بەدی بکرێت. ئەوەی ئەم دەستکەوتە بە نرختر دەکات ئەوەیە کە تەنها سەرکەوتنێکی تاکە کەس نییە، بەڵکو دەیسەلمێنێت کە پزیشکانی کورد دەتوانن لە پێشنگترین ناوەندە زانستیەکانی جیهاندا بەشێکی کاریگەر بن و لە گەشەپێدانی زانستی پزیشکی و ڕزگارکردنی ژیانی مرۆڤدا ڕۆڵی سەرەکی بگێڕن. لە مەراسیمی پێدانی خەڵاتەکەدا ناوی دکتۆر ڕۆنی لە نێوان باشترین پزیشکانی ڕووسیا خوێندرایەوە و بووە مای شانازی بۆ هەموو کوردێک کە باوەڕی بە توانایی لاوانی خۆی هەیە. ئەم چیرۆکە تەنها باز لە خەڵاتێک ناکات، بەڵکو باز لە کۆشش و زانست و ماندووبوون و باوەڕ بە مرۆڤایەتی دەکات. دکتۆر ڕۆنی سەلماندوێتی کە سەرکەوتن هیچ سنوورێکی نییە، بەڵکو زانست و دڵسۆزی و ماندووبوون مرۆڤ دەگەێنە لووتکە. زۆر سپاس بۆ دکتۆر ڕۆنی کە بەم شێوەیە سەرکەوتووە بەتایبەت لە بوارێکی وا گرنگە کە پزیشکیە، هیوای سەرکەوتنی زۆر زیاتری بۆ خوازین بێگومان مای شانازیە کە کوردێک بەم شێوەیە بتوانێت سەرکەوتنێکی وا بەدەست بێنێت. هیوای بەرداوین بۆ خوازین دووبارە ڕاستان. جا هیوای بەردەوامی و زۆر پلە و پێگەی بەرزتری بۆ خوازین، هیوادارین زۆ سەرکەوتنی زیاتری هەبێت و هەر لە پرۆگرامەکانی خۆمانە باز لە سەرکەوتنی زیاتری دکتۆر ڕۆنی بکەین. دووبارە بە هیوای سەرکەوتن. جالیندا بگەڕینەوە سەر بابەتی سەرەکی و بابەتی تەوەرەی ئەمڕۆمان. باز لە چیەکەین؟ باز لە لەبارچوونی پێشوەختەی منداڵانەکەین لە سکی دایکیانە. جا کۆمەڵی هەواڵمان بۆ ئامادە کردوون تایبەت بە ئەمە و باز لەواکەین کە لە تازەترین توێژینەوەکانە دەری خستووە کە ئەگەری هەیە زۆر چەمانە و زۆر هەڵسانەوەی خانمان لە کاتی دووگیانیە هۆکارێک بێ یەکێک بێ لە هۆکارەکان بۆ لە بارچوونی منداڵ و لە بارچوونی پێشوەختەی منداڵان لە کاتی دووگیانی و لە کاتی سکپڕی دایکە. جابا بێکەوە زەنایی زاتۆرنگی لەم هاڵەوە فەرمون. توێژنەوەیەکی زانکۆی کۆپنهاگ ئاشکرای دەکات زۆربەی دووبارە بوونەوەی چەمانەوەی دایک بەرەو پێشەوە لە کاتی قۆناغەکانی سەرەتای دووگیانیدا مەترسی لە بارچوونی پێشوەختەی کۆرپەلا زیاتر دەکات. لە چوارچێوەی توێژینەوەکەدا زانایان هەستان بەشیکردنەوەی داتاکانی 83829 حاڵەتی سکپڕی کە لەم ڕێژەیە زیاتر لە 81,000 دایک دووچاری لە بارچوونی پێشوەختەی کۆرپەلا ببوونەوە. پزیشکان مەبەستیان بوو کە هۆکارەکانی لە بارچوونی پێشوەختە لە بەشداربوانی توێژینەوەکەدا بزانن. جاپاش بە دوواداچوون و لێکۆڵینەوەی ورد لەسەر شێوازی ژیان و کارکردنی ئەو دایکانەی کە دووچاری لە بارچوونی پێشوەختەی کۆرپەلە بوونەتەوە، شارەزایان بۆیان دەرکەوتووە کە زۆربەیان بەهۆی کاروباری ڕۆژانەوە زۆرترین چەمانەوەیان بەرەو پێشەوە ئەنجامدا و ئەمەش مەترسی بارچوونی پێشوەختەی بەڕێژەی لە سا 36 زیاتر دەکات. پسپۆران ئاماژە بەوە دەکەن ئەنجامدانی چالاکی ڕۆژانەی ناتەندروست و نازانستی لەلایەن دایکانەوە لە کاتی دووگیانیدا کاریگەری لەسەر ڕۆشتنی خوێن بەرەو منداڵدان دروست دەکات و دەکرێت ڕێگر بێت لەوەی خوێن بەباشی بە ئەو بەشەی جەستەی دایک بڕوات. ئەمەش مەترسی تێکچوونی هاوسەنگی هۆرمۆنەکانی کاتی دووگیانی و لە حاڵەتە توندەکاندا لە بارچوونی پێشوەختەی کۆرپەلا زیاد دەکات. جا پزیشکان جەخت دەکەنەوە لەوەی هەرچەندە ئەگەر بە وریاییەوە ئەنجام بدرێن چالاکیەکە جەستەکان سەلامەتن و مەترسی لەسەر ژیانی کۆرپەلە و دایک دروست ناکەن، بەڵام لە توێژینەوەیەوە بۆمان دەرکەوتووە زۆر دووبارەکردنەوەی چەمانەوە بەرەو پێشەوە بژاردەیەکی مەترسیدارە و پێویستە دایکان هەوڵ بدەن خۆیانی لێ بەدوور بگرن. ئەوان دەڵێن کۆرپەلە لە ناو تورەکەیەکی پارێزراودایە کە دەیپارێزێت لە زۆر حاڵات، بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێت کە بەرگەی هەموو فشارێکی تون بگرێت. کەواتە ئازیزانم گرنگترین شت خۆپاراستنە بێگومان بۆ کەسێک کە هیچ کێشەیەکیشی نییە بەتایبەت بۆ دایکی دووگیان بێگومان زۆر گرنگە کە خۆی بپارێزێت لە ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی قورس هەتا چەمانەوەی زۆر بەرەو پێشەوە کە لەوانەیە چالاکیەکی تا ڕادێک ئاسایی دەربکەوێت، بەڵام بۆ دایکی دووگیان ئەکرێ کێشە بێت ئەگەر بێت و بە بەردەوامی یاخود
زۆر دووبارە ببێتەوە کە ڕێژەی لە بارچوونی پێشوەختە زیاد دەکات. بۆیە ڕێنماییمان بۆ خانمانی دووگیان ئەوەیە کە زۆر بەباشی خۆیان بپارێزن بۆ ئەوەی تەندروستی خۆیان و تەندروستی کۆرپەکەیان سەلامەت بێت. بەدڵنیام جالیندا ئەمە مانای ئەوە نییە کە چەمانەوە بەرەو پێشەوە هەموو کات مەترسیدارە. ئەکرێ ئەم چەمانەوەیش بە شێوازێکی دروست بکرێت و سەلامەت بێت و هیچ کێشەیەک بۆ خۆشی بۆ کۆرپەکەشی دروست نەکە. بەڵام گرنگە کە هەر هەنگاوێک ئەنەی پێویستە بەڕەچاوی و بە وریاییەوە هەنگاو بنی بە تایبەت دایکی دوویان، چونکە لەم کاتەیە تۆ هەم گیانی خۆت و هەم گیانی کۆرپەکەشە لە دەسایە. ڕاستە کۆرپەکەت لە شوێنێکی پارێزراوایە و پارێزگاری لێەکرێ، بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە هەمبەرگی هەموو تۆندیەک و هەموو زەبرێکی دەرەکی بکرێت. زۆر جا پزیشکان پێشنیاری وەرزشکردنەکەن بۆ دایکان، بەڵام پێویستە ئەم وەرزشکردنەش لە کاتی خۆی و لە شوێنی خۆی و بە شێوازی خۆیان بێ کە پزیشکی سپۆر بۆ پێشنیار کا بەدڵنیاییەوە. بێگومان ڕاستە بۆ ئەنجامدانی هەر چالاکیەک بۆ خانمێکی دووگیان پێویستە بە وریاییەوە بکرێت. ئەجا ڕاستان هەواڵێکی دڵخۆشکەرم پێەیە، ئەویش سەبارەت بە پشکنینە. بێگومان زانایان سەرنجیان داوە کاتێکە لە بارچوونی پێشوەختە ڕوەدات سەرنجیان داوە کە منداڵدانی خانمەکە زۆر ئامادە نەبووە، هەتا ئەگەر هێلکەی پیتێنراویش هەبێ، بەڵام منداڵدانەکە لە ئامادە باشیان نەبووە. ئەنجا پشکنینێک هەیە ئێستا ئەتوانێت سوود بگەێنێ بەوەی کە لە بارچوونی پێشوەختە کەمتر ڕوو بدات. ئەنجا بۆ ئەوەی ناوەڕۆکی بابەتەکە بزانین بابێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرموون. توێژەرانی زانکۆی وارویک لە ئینگلتەرا جۆرە پشکنینێکی نوێ ئاشکرا دەکەن کە لە ڕێگەیەوە دەتوانرێت پێش دووگیان بوون ئەو خانمانە دەستنیشان بکرێت کە لە مەترسێکی زۆرتری لە بارچوونی پێشوەختەی کۆرپەلەدان. پاش توێژینەوەکە و بە دوواداچوونی ورد و وەرگرتنی نمونەی شانەی منداڵدانی نزیکەی 1500 بەشدار بوو، شارەزایان بۆیان دەرکەوتووە کە ئەو زۆربەی ئەو خانمانی دووچاری لە بارچوونی پێشوەختەی کۆرپەلە بوونەتەوە، ناوپۆشی منداڵدانیان بە باشی ئامادە نەبووە بۆ لە خۆگرتنی کۆرپەلەکە. تەنانەت ئەگەر هێلکەی پیتەنرا و بەسەر کەوتویش بگاتە منداڵدان بە ناوپۆشەکەیدا بچەقێت، پێداویستەکانی گەشە و گەورەبوونی بەدەست نابێ بۆی. دوا بە دوای ئەم دۆزینەوەیە پسپۆڕان پشکنینێکیان داهێنا کە تیایدا بە وردی لێکۆڵینەوە لەسەر تەندروستی ناوپۆشی منداڵدان ئەنجام درا. لە ڕێگەی ئەو پشکنینەوە دەرکەوت کە منداڵدانی خانمێک ئامادەبێت بۆ دووگیان بوون یاخودنا، ئەوان دەڵێن پاش ئەنجامدانی پشکنینەکە بۆ خانمان ئەنجامەکانمان زۆر دڵخۆشکەر بوون. بە جۆرێک کە یەکێک لەو خانمانی پێشووتر دووچاری 5 لە بارچوونی پێشوەختی کۆرپەلە بووبووەوە، پاش ئەنجامدانی پشکنینەکە و وەرگرتنی چارەسەری پێویست توانی دوو منداڵی تەندروست بخاتەوە. جا پسپۆڕانی توێژینەوەکە ئاماژەبەوە دەکەن لە جەستەی خانماندا پێش دووگیان بوون ئامادەکاری پێشوەختە دەست پێ دەکات. گۆڕانکاریەکانی بە تەواوی منداڵدانی خانمەکە ئامادە دەکەن بۆ دووگیان بوون و گرنگی ئەم گۆڕانکاریانە لەوەدایە کە پێویستە ناوپۆشی منداڵدان ئامادە بێت تا کۆرپەلە لە سەرەتای دروستبوونیەوە لە خۆ بگیرێت و ژینگەیەکی لەبار بۆ گەشە و گەورەبوونی منداڵەکە دروست بکات. جۆن میوتەر پسپۆری بایۆمێدیکاڵ و سەرپەرشتیاری تیمی توێژینەوەکە دەڵێت لە بارچوونی پێشوەختە بەختی خراپ نییە، بەڵکو دەکرێت کێشە و کەم و کوڕیەک بێت لە ئەنجامی ئەوە توانیمانە گرفتەکان دەستنیشان بکەین لە پێناو ئەنجامدانی چارەسەری گونجاو. جا عزیزانم بێگومان دیاریکردنی هۆکاری کێشەکە یاخود هۆکاری لە بارچوونەکە زۆر گرنگە، بۆشە ئەتوانین کە چارەسەرەکەی دەستەبەر بکەین. جا ڕاستە ئەگەر باسێکی ئامارەکان بکەین، ئامارەکانی لە بارچوونی پێشوەختە لە جیهانە بزانین چەنە. جاگەر هاوکارانم یارمەتیمان بن گرافیکەکەمان بۆ بخەنە سەر وەڵەکە بۆی باسی لێوە بکەین. ئامارەکان ساڵانە 23 ملیۆن حاڵەت ڕوودەدات، ئەمەش ڕێژەیەکی بەرزە بەداخەوە، بۆیە پێویست دەکات کە خۆپاراستنی زیاتر بکرێت و پشکنینی زیاتر بکرێت بۆ ئەوەی کە سەلامەت بین. بەدڵنیەوە جالیندا لە نێوان خانمانە زۆر مشتومڕ هەیە کە ئایانەوە بزانن هۆکارەکانی ئەم 23 ملیۆن حاڵەتی لە بارچوونی منداڵەت چییە. زۆر جار کە بیستراوە وەکو لە توێژینەوەکەشا باسی کرد و لە هەواڵەکەشا باسمان کرد، ئەمە بەختێکی ڕەش و زۆر جاریش ئەوترێت جادوویەک نییە. بەدڵنیەوە هۆکارێکی خۆی هەیە کە ئەکرێ ئەبێت و پێویستە هۆکارەکەی پێشووتر دیاری بکرێت و بۆی کە جارێکی تر تووشی ئەم حاڵەتە نەبیتەوە.
جا هەرلیندا با باسێک بەگشتی باسێک لە هۆکارەکانی بکەین هۆکارەکانی بەگشتی لە خانمانە ئەکرێ بۆ ماوەیی بێت ئەکرێ هۆکاری بۆ ماوەیی بێ یەکێ بێت لە هۆکارەکان بۆ لە بارچوونی پێشوەختەی منداڵ لە کاتی دووجانی و لە کاتی سپڕی دایکەکەدا یەکێکی تر لە هۆکارەکان گرفتەکانی تەندروستی منداڵدانی دایکەکەیە هەر لە توێژینەوەکەیە باسمان کرد پێویستە منداڵدانی دایکەکە لە پێش دووجانیشە بە تەواوەتی خۆی ئامادە بکات بۆ کاتێکە مناڵەکە کاتێک کە هێلکە پیترنا و کاتێک کە هێلکەکە ئامادە بوو بۆی بچێتە منداڵدان و شوێنێکی پارێزرا و باش بۆ منداڵەکە دروست بکات تاوەکو چەند ماوەیەکی زۆر تیا بمێنێتەوە بەڵام ئەگەر کێشەیەک لە هەر منداڵدانی دایکەکەیە بێت هۆکارە بۆ ئەوەی کە تووشی لە بارچوون بێگومان و لە هەمان کاتان نەخۆشی شەکرە و گرفتەکانی تری غودە و تایبەت بە دایکەکە نەخۆشیە بۆ ماوەیەکان کە ئەگەری هەیە دووبارە هۆکارێ بێ بۆەوەی کە دایکەکە هۆکارێک بێت کە نەخۆشیێکی بۆ ماوەیی هەیە وەکو شەکرە و غودە و نەخۆشەکانی تر هۆکارێ بێ بۆ لە بارچوونی منداڵەکە لە هەمان کاتیشە شێوازی ژیان و ئەو لایفستێڵی کە لە ئێستا هەیە بەداخەوە باسێک لەواکین کە جگەرە و خواردنەوە کحولەکان و کافاین سێشتن کە لێرە لە شێوازی ژیانە باسمان کردوون کە هۆکارن بۆ ئەوەی کە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە منداڵەکە لەبار بچێت بەدڵنیایەوە بەداخەوە کە باسێک لەمانەکەین و زۆر هۆکاری تریشمان هەیە بە ورد و درشتی ئەچین ناو هۆکارەکانەوە بەدڵنیا و زۆ هۆکاری تر هەیە و بزانین یەکە بەیەکی ئەم هۆکارانە لەسەر چی بندن پێویستمان بەوەیە کە زانیاری تەواو وەرگرین لەسەر ئەم هۆکارانە و ئێمەش بۆ ئەو مەبەستە میوانداری پزیشکێکی پسمۆرمان کردووە بۆ ئەوەی وەڵامی تەواوی پرسیارەکانمان باتەوە بەڵام پێش ئەوە وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە بۆلاتە. دووارە سڵاتان لەبێ ئازیزانم گەڕاینەوە بۆلاتان بۆ ئەوەی کە بچینە ناو ناوەڕۆکی بابەتەکەمانەوە و بزانین زانیاری تەواوەتی وەرگرین لەسەر لە بارچوونی کۆرپەلە لە کاتی دووجانی و لە کاتێکا کە لەسکی دێکیاتی بۆ ئەم بەبەستەش میوانداری زۆ بەڕێز دکتۆرەکانی فەریدونمان کردووە پزیشکی ژنان و منداڵبوون و نەزۆکی زۆر بەخێر بێت دکتۆریان زۆر خۆشحاڵ دکتۆرە باسێک لەوە بکەین زۆر بیستومانە لە کۆنا ئەگەر دایکی خۆمان تووشی ئەو حاڵەتانە نەبوو بێ بدڵنێ و ئەکرێکێک لە خێزانەکان و نەنگمان تووشی ئەو حاڵتە بوو بێ کە زۆر جار کە لەوانەیە 4 منداڵ و 4 جار بەسەر یەکەوە منداڵێکی لەبار چوو بێ تاوەکو دواتر منداڵێکی بە سەلامەت لەدایک بووە ئەگەر باسێک لەوە بکەین هۆکارەکانی ئەم لە بارچوونی منداڵە چییە لە کاتی سپڕی و لە کاتی دووجانیە؟ دەستە خۆش بێ لێرە ئێمە وەکو جەنابەت فەرمووت زیاتر جەخت لەسەر و خانمانە ئەکەینەوانەیە کە زیاتر لە مناڵێکیان لەبار چووە ئەگەر تەنها یەک مناڵیان لەبار چێ ئەمە پێویست بە داوەتاچوون و بە فەحز ناکە ئەو خانمانی کە لە 2 یا زیاتر 3 مناڵیان لەبارە چێ پێویستە شیکاریان بۆ بکرێ و پزیشکی تایبەت بیان بینە هەندێک هۆکارمان هەیە کە زۆر باون لە ناو خەڵکا و لە ڕووی زانستیەوە پێویستە گرنگیان پێبین یەکێ لە هۆکارەکان خوێنخەستیە ئێمە لە 115 ئەوانی کە چەند لە بارچوونێکی بەدوایەکیان هەیە یا مناڵێکیان لە تەمەنێکی گەورەیە لەبارە چێ هۆکارەکەی خوێنخەستیە لێرە ئەمەوێ ئەوە ڕوونکەمەوانەیە هەندێک لە خانمەکان هەڵەستن بەکردنی فەحسی دیدایمەر کەوا ئەزانن ئەمە هۆکارە بۆ خوێنخەستی و بۆ مناڵ لەبار چوون ئێمە ئەو پزیشکانەی کە قەراری خوێنخەستی ئەیەن پێویستە پزیشکی ژنان و مناڵبوون بێ هەروەها پزیشکی خوێن بێ خانمەکە چەند لە بارچوونێکیە بێ 5 تاقی فەحسی تاقی گەمان هەیە کە ئینێرین بۆ فەحز خانمەکە بێتەوە پۆزتیڤ بێ اینجا قەرارین کە ئەم خانمە خوێنی خەستە لەم کاتەیە پێویستە چارەسەری زیاتری بۆ بکرێ وەک لە خانمەکانی تر پێویستە دەرزی ژێرپێس کە پێوترێ کلیکسین بۆی خوێنی نەمەیە بۆی بکەین حەبی ئەسپرینی بۆ دانین لە دوای ئەمەوانێ ئەگەر ئەمەمان بۆ دەرچووکە هیچ هۆکارێکی خوێنخەستی نیە ئەگەڕین بە دوای سەبەبەکانی ترا یەکێ لە سەبەبەکانی تر ئەوەیە کە ئەگەر دایکەکە یا باوکەکە خەلەلی کرۆمۆسۆماتیان هەبێ هەندێک جار هەیە دایک و باوکەکە بەڕواڵەت یان بینی هیچ کێشەیەکیان نییە بەڵام خۆیان هەڵگیری خەلەلێکی کرۆمۆسۆمین کە پێویستیان پێیە پزیشکێکی جینات لەگەڵ ئێمەیە بەشدار بێ و فەحسی جیناتیان بۆ بکرێ ئەگەر ئەو کاتە بۆمان دەرکەوت یەکێکیان خەلەلی کرۆمۆسۆمیان هەیە ڕێگەی تر بگرینە بەر باشە بەڵێ خۆش دکتۆر بژیت هەندێک جاری تر هۆکارەکان علاقی بە شکلی ڕەحمەوە هەیە واتە ئەگەر قەباری ڕەحمی ئەو خانمە بچووک بێت یاخود هەندێک جار هەمانە پەردەیەکی گەورە لە بینی هەردوو لای ڕەحمیا هەیە کە ئەمە قەباری ئەو ژوورەیە ئەو ڕەحمە بچووکە کاتەوانەیە ئەویش ئەگەر بەپی پێویست زانیمان پێویستەکە پێویستە بە پێی نەشتەرگەری لا ببرێت ئەمە هۆکارە باوەکان و هەندی هۆکاری تریشمان هەیە بە دوای ئەوەیە باشە دەست خۆش دکتۆر هەر لە هۆکارەکانە بمێنینەوە ئایا تەمەەن کاریگەری هەیە لەسەرەوەی زیاتر لە بارچوون ڕووبدا لە خانمانە بەڵێ
ئێمە تەمەنی دایکان و باوکانیش بەلامانەوە گرنگە ئەوەی کە لە ناو کۆمەڵگایە بڵاوە تەنها تەمەنی دایکان ئەڵێن دایکەکە تاوە تەمەنی گەورە بووە و خەتاکە خەتای دایکەکەیە نەخێر ئێمە بەڕاستی باشترین تەمەن بۆ دووگیانی بوون لە بینی 20 بۆ 35 ساڵایە بۆ دایکان لە دوای 35 ساڵەوە کێشەی کرۆمۆسۆماتمان زۆر بۆ ئەبێت و کۆوەڵین چانسێەوەی کە مناڵی داونیان بێ لە دایکەکانە زیاترە هەروەها نەخۆشی بەرزبوونەوەی پستانی خوێن و شەکرە لە دایکەکانە زیاکە بەڵام ڕێژەکە بە تەواوەتی بەرزەبێتەوە لەو دایکانی کە تەمەنیان 40 ساڵە بەسەرەوە هەروەها ئەگەر هاتوو باوکەکانیش تەمەنیان لە 40 ساڵ بەرەو سەرەوە بێت توێژینەوەکانی تازە سلمانویانە کە ئەوانی شۆکاری لەبارچوونن بۆ خێزانەکانیان و کۆرپەلەکانیان لەبارە چێ بڵێ لەبەرەوە تەمەن هۆکارێکی زۆر گرنگە باش دکتۆرەگە باسێک لە شێوازی ژیانی خانمەکە بکەین و بەدڵنیای و باوکەکەش هەم خانمەکە و هەم باوکەکەش باس بکەین کە شێوازی ژیانش کاریگەریەکی هەیە و بە تایبەت باز لە ئێستا بەداخەوە زۆر باوە وەکو دیاردەیەکی لێ هاتووە کە جگەرە کێشان و نێرگە لە و ڤەیپ و خواردنەوە کحولەکانیش بەداخەوە ئەمانە چ کاریگەریەکی هەیە بۆ سەر لەبارچوونی پێشوەختەی کۆرپەلە بەڵێ وەکو جەناب دەفەرمووی ئێمە ئێستا زۆربەی دایکەکانمان بە تایبەتی گەنجەکان ئەوانەی کە لە ژێر 25 ساڵەوان ڤەیپە کێشن یان نێرگەلای کێشن یا جگەرە بەکارێنن هەندێکیشیان گیراوە کحولیەکان بەکارێنن ئەمە یەکێکە لە هۆکارە گرنگەکانی کە لەوانەیە مناڵەکە لەبار بچێت لەوانەیە پێش مناڵبوونی پێشوەختیان واتە مناڵی نەبەکامیان ببێت هەروەها ئەو مناڵانی کە دایکیان جگەرە کێشێکی زۆرە ڕێژەی نیکۆتین لە خوێنی مناڵەکەیان زیاد ئەبێت وێڵاشەکانیان بچووکە بێ خواردنیان باش بۆ ناگات ئەبێت هۆی ئەوەی کە قەبارەی یا وەزنیان لە کاتی لە دایکبوونا بچووک بێت هەروەها لە دوای تەمەنی ئەوەی کە لە دوای لە دایکبوونیش ئەگەر مناڵەکان لەبار نەچن ڕێژێکی زۆریان لەبارە چن ئەگەر بمێنێتەوە ئەو مناڵە لەبار نەچێ بۆی هەیە لە دوای لە دایکبوون مناڵەکە لە ژیانیا گەشەی تەندروستی بۆ دروست ببێ هەروەها ڕێژەی ئیلتیهابی سیەکان لەگەڵ قەسەبات لەو مناڵانی کە دایکیان جگەرە کێشە زۆر زیاترە بە باوەڕاوت لەو دایکانەی کە کێشەیانی و جگەرە ناکێشە دەستخۆش دکتۆر باباسێکی باوکەکەش بکەین کاتێکە باوک جگەرە کێشە چونکە زیاتر ڕێژەی جگەرەکێشان لای پیاوان زیاترە کاتێکە باوکەکە جگەرە کێشێت چ کاریگەرێک لەسەر دایکی دووگیان دانێت بەڵێ بێگومان وەکو ئەوەیە دایکەکە جگەرە بکێشە هەمان شتە بازێک ئێمە لە خانمەکان ئەڵێ مێردەکەم نێرگەلەکە ئەکێشێ و ناڕواتە دەرەوە ئێمە پیان ئەڵێن هیچ نەبێت تۆزێ دوورکەونەوە بچنە شوێنێکی کراوە لە دایکەکە دوورکەونەوە لەبەرەوەی ئەو دووکەڵی جگەرەیە ئەچێتەوە سیەکانی دایکەکە دیسانەوە گوێزرێتەوە بۆ مناڵەکە و هەمان کاریگەری وەکو ئەوەی هەیە دایکەکە خۆی جگەرە بکێشێت باشە دکتۆر زۆر جار هەنێشتی تر هەیە لە نێوان کۆمەڵگایە کە زۆر بیستومانە ئەڵێن لە کاتی دووگیانیا و بە تایبەتیش لە سەمانی یەکەمە ئەم شتانە مەکە بۆی مناڵەکە و لەبار نەچێ یەکێ لەوانەوەی کاڵە زۆشتی کوورس هەڵمەگرە ئەڵە سەفەری ڕێگای دوور مەکە و هەر سەفەر مەکە و یاخود سایقی لێخوڕینی سیارە مەکە و مەچۆ شوێنی بەرزەوە ئەمانە کامیان ڕاستە و کامیان پێویستە دایک ئاگای لێ بێ کە نیکە ئێمە بەڕاستی ئەم یعنی بیرروڕایانەی کە لە ناو کۆمەڵگایە بەغەڵەت ئەیبینین ئێمە ئەڵێن دووگیانبوون فسیۆلۆژیە گۆڕانکارێکی فسیۆلۆژیە لە لەشی دایکەکەیە واتە نەخۆشی نییە پێویست ناکات دڵڕاوکیەکی زۆر بۆ خانمەکان دروستکەین باکسەوە پیان ئەڵێن ئیشی ڕۆژانە تام بکەنەوەی کە پێوترێت دەیلی ئەکتیڤیتی یعنی لە حەدی خۆی زیاتر نەبێ پیان ئەڵێن لە دوای 8 هەفتەوە حەزەکەین ڕاضە بکەن مجموعەی ڕاضەمانەیە کە بۆ خانمەکان ڕێگە پێدراوە بۆ نمونە مەلە بکەن یۆگا بکەن بە ئەتوانن ڕاکردن بکەن لە حەدێکی دیاریکراوە کە خۆمان بۆیان دانین لە هەفتەیەکە 3 بۆ 4 جار ئەمانە کەواتە هیچ شتێکمان نییە کە ڕێگر بێ لە کاتی دووگیانیا هەندێک حاڵەتی زۆر تایبەت نەبێ کە پزیشک دیاری ئەکا کە ئەمانە چەند خانمێکی زۆر تایبەتن ئەویش ڕۆژەکەیان زۆر کەمە کە پێویستە ئاگاداری خۆیان بن ئەوانی کە کەونە سەر خوێنیا پیانەوترێ پلاسنتا پریڤیا واتە وێڵاشەکەیان پێش مناڵەکە ئەکەوێ ئەویش لە دوای 24 هەفتە لە پێش 24 هەفتەیانە لەبەرەوە باشتر وایە هەستن بە ئیشی ڕۆژانەیان سیاقەت بکەن سەفەر بکەن بۆ شوێنێک کە بەکتریا و ڤایرۆس و قەرەباڵغی زۆری لێ نەبێ ئاساییە وەکو تیارەش لمتێکەیە کە دانراوە بۆ خانمانی دووگیان ئەگەر کێشەی تەندروستیان نەبێ تاکو 32 هەفتە بەعتیاد دەتوانن سەفەر بکەن و خۆشی لە ژیان ببینن پێویست ناکات تووشی سترێسیان کەین بەڵێ دەستخۆش دکتۆر ئەگەر باسێکی خواردن بکەین خواردن کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە خانمەکە مناڵی لە باشە چونکە هەنێ بیرڕای هەڵە هەیە ئەمە ها لە ڕێگەی تۆوە ئەم هەڵانە ڕاستکەینەوە هەیەڵە خامە زۆر بخۆی یاخود ما زۆر بخۆیت یانەڵێ کافاینی زۆر ئەمە کەمێڕی تێچە هاڵێن کافاین خراپە بەڵام لەلایەکەوەڵێن ماست و پەنیر و باسی ئەم بابەتان ناکەن ئەوەمان بۆ ڕاستکەیتەوە
ئێمە وەکو خواردەمەنیەکان بە شێوەیەکی ناڕاستە و خۆ لەوانەیە کاریگەریان هەبێت هیچ خواردەمەنیەکمان نییە بڵێن ئەگەر دایکەکە ئەمێ خوارد مناڵەکەی لەبارە چیە نەخێر بازێ خواردنمانێ وەکو جەنابەت ئەڵەی بۆ نمونە ماست و شیرەمەنیەکان پێویستە زۆر پاک بێ یعنی دەرەجەی کوڵانەکەی مەزبوط بێ پاستورایز بێ دایکەکە بیخوابووی هیچ بەکتریایەک نەگوێزرێتەوانێ لەو شیرەمەنیانەوە بۆ دایکەکە شیرەمەنیەکان یەکێکە لە خواردنە زۆر بەسوودەکان کە بێ وەریگرن بەڵام باشتر وایە معلبەکان وەرگرن یاخود زۆر پاک و خاوێن بێکە وەریگرن بە هەمان شێوە گۆشت و ماسی و جگەر و ئەم خواردنانەمانەیە لە گۆشتە پێیانەڵین ئەبێ ڕۆ نەبێ یعنی کاڵ نەبێ هەندێک خواردنی دەریاییمانەیە کە بە شێوەی کاڵ ئەخورێت ئەوانە ڕێگە پێیراو نییە لە کاتی حملە پێویستە گۆشتەکان و مریشک هەمووی بە جوانی کوڵێنراو بێت بەنسبەت ماسیشەوە کە خانمانی لێ ئەترسن ئێمەڵین لە هەفتەیەکە 2 بۆ 3 جارەتوانن بیخۆن بەس ئەو ماسیانە نەبێت کە ڕێژەی مێرکورێکەیان زۆر بەرزە کەویش لای ئێمە تۆزێک کەمە ماسیە گەورەکانەوەکو شارکە مجموعەی ماسی ترێ بەڕاستی لە لای ئێمە دەست ناکەوێت و زۆر کەمە لە ژینگەکەی ئێمەیە لەبەرەوە پێویست ناکات لەمانە دەست بگرنەوە بەنسبەت کافاینەوە بەڵێ وایە پێمان باشە ڕێژەیەکی کەم وەرگرن باشتر وایە لە کۆکاکۆلا و مەشروبە غازیەکان دوورکەونەوانەیە ئەویش کوشندە نییە بە ڕێژەیەکی زۆر کەم لە هەفتەیەکە تۆزێک ئەخوا حەزیلێتینی و بتڵەخوا کێشە دروست ناکە بەس خواردنی ڕۆژانەیان نەبێ بەنسبەت قاو و چاوە ئەوانیش تا ئەتوان کەمیکەنەوە ئەگەر خواردیشان با لە ڕۆژا بیخۆن و لە یەک فنجان یاخود لە یەک پیاڵە زیاتر نەبێت باشە دکتۆرە ئێستا با بڵین سیناریۆیەک دانین کە ئێمە خانمێکی دوویانە سەردانی لای بەڕێستانەکات و سەردانی نۆرینگەکەی بەڕێستانەکە ئێوە چۆن ڕێنمایی یەکەن ئەگەر باسێک لەوە بکەین ئەم خانمە پێویستە چی بکات و چی نەکات بۆی هەم خۆی و هەم مناڵەکەی پارێزراو بێ کورکراوەیەک بۆ خانمان بکەین و ئاماژیان پێبین کە ڕێنماییان بن کە چی بکەن و چی نەکەن لە فەتەی دووجانیا بۆی هەم خۆیان و هەم کۆرپەکەیان سەلامەت بێ بەڵێ ئێمە پۆلیۆن یانەکەین بە 2 گروپەوە خانمە دووگیانەکان ئەوانەی کە ڕیسکیان کەمە واتە ئەوانن کە تەمەنیان مناڵە لە ژێر 35 ساڵەوەیە شەکرە و زەختیانە نەخۆشی درێژخایانیان نییە و ئەوانەی کە تۆزێ ڕیسکیان زیاترە تەمەنەکەیان گەورەترە سەر و 40 ساڵن یا هەڵگری نەخۆشیەکانن باشتر وایە هەردوو گروپەکە پێشەوەی دووگیان بن سەردانی پزیشکی تایبەت بکەن پشکنینیان بۆ بکرێ ئەگەر هەر کێشەیەکە بێ ڕێک بکرێتەوە بۆیان ئەوانەی کە لۆ ڕیسکن جەدۆلێک هەیە کە WHO دایناوە بە پێی سەردانیکردنەکانیان چەند هەفتەیەکی داناوە بۆ نمونە 6 هەفتەیە 12 هەفتەیە 19 هەفتەیە بە پێی سکێجوڵە سەردانمان بکەن بەڵام ژیانێکی ئاسایی بژین سترێس بۆ خۆیان دروست نەکەن با خواردنەکانیان تا ڕادەیەک پاکوتەمیز بێ خواردنی ماڵەوە بێ دوورکەونەوە لە فاسفود سەوزە و میوەیەکی زۆر بخۆن و خەویان ڕێک بێت باشتر وایە لە کاتی دووگیانیە بۆ هەردوو گروپەکە ئەم شتانەی کەوەکو فیلەرە بۆتۆکسە لەیزەرە باشتر وایە ئەم شتانە بەکارنێنن لە کاتی دووگیانە بۆ گروپەکەی ترکە تۆزە ڕیسکیان زیاترە ئەویان جەدۆلی سەردانیکردنەوەکەیان لەگەڵ پزیشکەکەیانە پێویستە تایبەتتر بێ دائیمە لەژێر چاودێرییا بن ئەوانیش پێویست بە ترس و دڵەڕاوکێ ناکە مادەم لەژێر چاودێری پزیشکان تووشی هیچ کێشەیەک نابن بەس ئەوانە تۆزێک زیاتر ئەگەیان لە خۆیان بێت و لەسەر ڕێنمایەکان بڕۆن دەستخۆش دکتۆر نەخۆشی درێژخایەنەکانی وەکو بەرزە فشاری خوێن و شەکرە هیچ کاریگەرێک لەسەر خانمەکە دانێت وە کاتێک کە خانمێک یەکێک لەو نەخۆشیانی هەبوو چۆن چارەسەری بۆ ئەکەن چونکە ئەو کەزانی زۆربەی دەرمانەکان لاوانەیە گونجاو نەبێ بۆ خانمی دووگیان ئێوە چۆن ڕێگە چاری بۆ دانێن ئێمە پیانەڵین ئەبێ لە پێش دووگیانی بوونەوە دەست پێ بکەین لەگەڵیانە لە کاتی دووگیانی بوونە کاگەر دەست پێ بکەین لەوانەیە هیچ پلان بۆ دانەندرا و پلاو بۆ دانەندرا و بێت ئەو کاتە دەسەڵات نییە حاولاکەین بەپی پێویست ئەوانەی کە بۆ نمونەوانی شەکرەیانە کێشیان زۆرە چکە کێشێکێکە لە هەرە کێشە گەورەکان کە لە ناو خانمانی ئێمەیە هەیە لەوە ئەچێ ژینگەکەمان وابێ زۆربەی خانمەکانمان ویتیان زۆرە واتە کێشیان زۆرە لە کێشدابەزینەوە دەست پێکەین کە پێ دوایەوە پیانەڵین لایفستایل مۆدیفیکیشن بکەن یعنی واتە بە شێوەیەکی تەندروست بژین ئەوانی شەکرەیانە محاولە ئەکەین بۆ نمونە گەر خۆیان لەسەر حەبن بیکەین بە ئەنسۆلین ڕێژی شەکرەکانیان بۆ کۆنترۆل بکەین لە دوایەوە پێویستیان بە چاودێری زیاترێ ئیکۆ بۆ دڵی مناڵەکانیان ئەکەین بۆ خۆیانی ئەکەین ئەوانەی کە زەختیان بەرزە بێگومان ئەمانیش کێشێکی زۆریان بۆ دروستە بێ خاستەن لە پێنجمان بەرەو سەروەوانێ کە تووشی کێشە ئەبن ئەوانیش عینەنش دەگەر وەزنیان زۆرە بێ وەزن ڕێکەنەوە بێ چۆرەکان تۆزێک کەمکەنەوانێ خواردنەکانیان با زیاتر پرۆتین و سەوزەی تیابێ بە هەموو خانمانی دووگیانەڵێن کاربۆهیدرێتێکی زۆر مەخۆن واتە هەموو ڕۆژێ 2-3 وەجبە
برنج و نان و سەمون و حەلەویات مەخۆن بەڵام تەمان ڕێکە پێدراوە بە ڕێژەیەکی گونجاو و نۆرمەڵ ئەگەر ڕۆژانەیە گۆچ بەلەی بخۆن لەبەرەوە ئەمانە کێشیان بۆ دروستە بێ بەڵام ئەگەر لە ژێر چاودێریا بن و بە قسەمان بکەن لەوانەیە کێشەکانیان کەمتر ببێتەوە ئینشاءالله. زۆر چاکە دکتۆرەگە باسێک لەو بکەین نیشانەکانی لە بارچوونی کۆرپەلە چیە لە سکی دایکە یاخود با پرسیارەکەەوە بکەین بڵین چ نیشانەیەک هەیە کە دایکەکە ڕاستەوخۆ گەر بیبینی ئەبێ سەردانی بەشەکانی فریاکەوتنی نەخۆشخانەکان بکات. بڵێ ئێمە هەندێک جار هیچ نیشانەیەکمان نییە تەناکە نەخۆشەکەی بۆ سەردانکردنەوە بۆ نەماوعیدی سۆنەری هەیە بۆ 12 هەفتەیەتەوانێ ئەبینێ مناڵەکە بەداخەوە گەشەی نەکردو و لیانی دڵی نییە ئەمە جۆرێکە جۆرێکی ترمانەیە ئەکەونە سەر خوێن ئەوانی کە ئەکەونە سەر خوێن ئەگەر خوێنێکی کەم ببینن جاری وایە لە نیوەشەوە سەریان لێ تێگەچێ ئەگەڕێن بە خەستەخانەکانە ئەڵێن سۆنەر دەست ناکەوێت لیانە بێ بە کێشە ئەمە حاڵەتی ئیمەرجنسی نییە پێویست ناکات لە شەوە خۆیان تێکبن بوەسن تا ڕۆژە بێتەوە چونکە ئێمە ئەگەر سۆنەر بکایانەکە هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ عیلاج نییە لەبەرەوە ئەتوانن لەو کاتانەیە هادی بنەوانێ تاکو ڕۆژە بێتەوە بە بەیانی سەردانی پزیشکەکەی خۆیان بکەن تەنها یەک حاڵەتمانەیە کە ئیمەرجنسیە ئەگەر تووشی خوێنبەربوونێکی زۆر بوون یعنی لە ماوەی 9 سەعاتا کۆنتڕۆڵ نەبوو کڵۆپارچەی زۆری تیا بوو خۆی ئیتر کە سوکارەکە هەستی پێکا نەخۆشەکە دڵی پەلەپەلەکە ڕەنی سپی ئەبێ عرەقێکی زۆرەکاتەوە ئەمە معناوەیە کە بەرەو ئەوە ئەڕوا ببورێتەوە کە خۆمان لە تێرمی طوبیا پێڵین بەرەو ئەوڕوا شۆک ببێ ئەمە لە هەر کاتێکا بێنیوە شەویش بێ ئەبێ ڕووبکاتە خەستەخانەیەک وەکو نەخۆشخانەی ژنان و مناڵ بوون بێ لە سلێمانی یاخود ئەو نەخۆشخانانەی کە سنتەری تەواریتیایە لەبەرەوە ئەمە حاڵەتی ئیمەرجنسیە تەنها ئەم جۆرەیان ئیمەرجنسیە. بەڵێ دەستخۆش دکتۆر لانی دەرونی ئەکرێت چەندی کاریگەر بێت لانی دەرونی خانمەکە ئایا ئەگەر بێت و خانمەکە زۆر سترێس و قەلق بێت کاریگەریە کاتە سەر کۆرپەکە یاخود بەلایەنێکی تریشەوە گەر باسی بکەم هەنێک خانم هەیە زۆر حەزەرەکە هەتا واکات ناچێتە بەر دەرگاکەش لەبەرەوەی ترسێ بکەوێت ئەمە ئێوە چۆن چارەسەری بۆ دانن چۆن ڕانمایی نەخۆشەکانەکەن؟ بڵێ ئەو خانمانەی کە دڵەڕاوکیان زۆرە بێگومان ئێمە هێوریانەکەینەوەکو خۆمان ئەگەر وا بێ دەرەجەکەی لە ئێمە دەرچوو بێ بەعزە جارێک داوا لە پزیشکانی سایکاتریەکەینەوانی کەی نەخۆشە دەرونیەکانن کە تۆزە یارمەتیمان بن لەبەرەوەی ئێمە پێیانەڵێن کە وەکووتمان حمل شتێکی فسیۆلۆجیە نەخۆشی نییە پێویست بۆ دڵەڕاوکیە ناکا کە دڵەڕاوکیان زۆر بێ بێگومان هۆرمۆنی کۆرتیزۆڵ و ئەدرینالین لە لەشیانە بەرزە بێتەوە ئەمە بێتەوە کاری ئەوەی کە مناڵەکانیان گەشەی دواب بکەوێ یاخود خۆیان ئەبێتەوەی کە خواردنی تەواوەتی ناخۆن لە سترێسە ئەترسن گەشەی مناڵەکان دیسانەوە دوا ئەکەوێتەوە هەندێک جار پێویستەکە کە بچنە سەر دەرمانەکانی دژی دڵتۆنی و کە ئابا ئەمیش دیسانەوە سایدیفێکتی دەرمانەکان لەسەر کۆرپەلەکە دەرەکەوێت و ئەبێتەوە هۆکاری ئەوەی کە گەشەی مناڵەکە بوەستێنێ و هۆکارێکە لە هۆکارەکانی لە بارچوون. باش دکتۆرە لە ناو هاوڵاتیانە هەنێ کەسایەتی باوە کە ئەڵێن ئەم کەسانە مناڵیان نابێت ئەگەر کەسێکی قەڵەو بێت و کێشی زیا بێت ئەمە بە هیچ شێوەیەک مناڵی نابێت زۆر جار بیسومانە کە ئەڵێن ئەم خانمە کێشی زۆرە و قەڵەوە یاخود با بڵێن قەڵەوی هەیە ئەو ترێت چواردەوری پێڵەن هەتا خۆ کێشی خۆدانە بەزەنیت و هەتا خۆ زعیف نەکەی تۆ دووگیان نابیت ئەمە ڕاستە؟ تا ڕادەیەک ڕاستە هیچ شتێکی وامان نییە بڵێن ئەو خانمانەی کە وەزنیان زۆرە و قەڵەون ئەمانە نەزۆکن شتیوان نییە لە ڕووی زانستیەوە بەڵام بێگومان ئەمانە درەنتر سکەکەن و لە کاتی دووگیانبوونی شاڕێژەی لە بارچوون و نەخۆشە درێژخایەنەکان لەمانەیە زیاترە لەبەرەوە بڵێ باشتر وایە ئەوەی کە پێوترێ بادی ماسی ئیندێکس واتە وەزنی خۆیان بەپی باڵاکەیان ڕێکی بکەنەوە پێش دووگیان بوون هەم هۆرمۆناتەکانیان ڕێکە بێتەوە زووتر چانسی دووگیانی بوونیان هەیە هەروە کێشەکانی لە کاتی دووگیانی بوونیشا زۆر لە سەریان کەمترە بێتەوەوان. دەستخۆش دکتۆر دوا پەیامی تۆ یاخود دواڕێنمایی تۆ بۆ خانمان چییە لێرەوە بتەوە پێیان بڵیت؟ هیوادارم هەمویان تەندروست بن ئەگەر بکرێ باشترین تەمەن بۆ دووگیانی بوون ئەگەر مەجای تیاابێ لە بینی با 20 بۆ 35 ساڵە ئەوەی کە لە فامیلەکەیانە پلانیان داناوە لەو کاتەیە تەواویکەن پێش دووگیانی بوون با سەرتانی پزیشک بکەن بۆەوەی هەر کێشێکیانە بێ چارەسەری بکەن و لە کاتی دووگیانیشە بە پێ ڕێنمایی پزیشکەکە بڕۆن و سترێسی زیا بۆ خۆیان دروست نەکەن لەبەرەوەی وەکوتمانە منە خۆشی نییە و ئەمە شتێکی فسیۆلۆجیە و ئیشەڵا یعنی وەکو بڵێ ئاوتکەمێکی خۆشی هەیە کە بەیبیانە بێت لەبەرەوە
هیوادارم خۆیان نەترسێنن. دەست خۆش بە دەست خۆش دکتۆرە، دکتۆر. زۆر سپاس بۆ زۆر زانیاریەکان، بەخێر زۆر بیت. سپاس بەوەی کە ئەمڕۆ لەگەڵمان نبووی. بەدڵنیایەوە بابەتێکی گرنگمان و ڕژاندووە و دەست زۆر سپاس بۆ زانیاریەکانی تۆ. زۆر گرنگەکەوەی کە خانمانی دووگیان لەوە تێبگەن کە تەواوی ئەو نۆمانگەی لە کاتی سپڕیان حاڵەتێکی ئاسایی و پێویست ناکە هیچ سترێس و دڵڕاوکەیەک لە خۆیانە بەدیکەن هەم زیان بۆ خۆیان و هەم زیان بۆ کۆرپەکەیان بکات. دکتۆرەکانی فەریدون زۆر سپاس دەکەم دکتۆر. زۆر بەخێر. ئێمە زۆر خۆشحاڵ بووین پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی ژنان و منداڵبوون و نەزۆکی زۆر بەخێر بێی دکتۆرە، زۆر خۆشحاڵ بووین. ئەزانم ئێمە هاتیینە کۆتایی بڕگە و بابەتی ئەمڕۆمان هیوادارین تەواوی زانیاریەکانتان وەرگرت بێت و هیوادارین لە ئەخیرە بە ژیانێکی خۆش کۆرپەکەتان بێتە باوەشتانەوە و ژیانێکی خۆش بەدیکەن لەگە کۆرپەکەتانە. هەر شاد و بەختەوەر بن تاوەکو کۆمەڵە بابەتێکی تر و خۆتان لەگەڵ بێ. دووبارە سوپاس بۆ دکتۆر، زۆر بەخێر بیت. ئازیزانم هیوادارم تەندروست باش بن، هیوادارم سوودتان وەرگرت بێت. خواتان لەگەڵ.